بەڵام مامۆستا عەباس سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە لە پشتم منەوە ئێستانوکە 5 لایەن لە کۆبوونەوەدان لە مەڵبەندی هەرچی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان، هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە ئەو 5 لایەنە ئەمڕۆ لە بارەگای کۆمەڵی ئیسلامی کوردستان سەبارەت بە تۆماری دەنگدەران کۆبوونەتەوە. دیارە لە ڕابردوودا ئەم 5 لایەنە گلەی زۆریان لە تۆماری دەنگدەران لەم سنوورە هەبووە، بۆیە ئەوان ئەمڕۆ کۆبوونەوە ئەکەن و ئەو ڕەخنە و تێبینیانیان لەسەر تۆماری دەنگدەران لەم ناوچەیە ئەخەنە ڕوو. دیارە لە ڕابردوودا تەزویری زۆر بەهۆی ئەم تۆماری دەنگدەرانەوە لە سنووری قەزای سۆران کراوە، بۆیە وای کردووە ئەم 5 لایەنە کۆ ببنەوە یاداشتێکیان ئامادە کردووە لە چەند خاڵێک پێک دێتن و دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکەیان یاداشنامەکەیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بۆ کۆمیسیۆن ئەخەنە ڕوو، چکە ئەوان وەک خۆیان باسەکەن بەم تۆماری دەنگدەرانە لە سنووری سۆران ڕازی نین. بەڵێ تاوەکو ئێستا ئێمە ناوەڕۆژی کۆبوونەوەکەمان دەست نەکەوتووە، خۆوان زیاتر گەلەیان لە چی هەیە، بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە لە ڕابردوودا چەندین هاوڵاتی دەرەوەی هەرێمی کوردستان لەم سنوورەدا کەوا جنسی عراقیەوە هەروەها هەویان بۆ دروستکراوەوە فۆرمی خۆراشیان بۆ دروستکراوە لەم سنوورەوە توانیتیان دەنگ بدەن و هەروەها مردوو لەم دەبەرە بڵین ڕێژەی مردوو زۆر بووە کەوا توانراوە لە جیاتی ئەوانە دەنگ بدرێتەوە، بۆ ئەوان پێدەچێتن زیاتر لەسەر ئەوەش تیشک بخەنە سەر ئەو لایەنانش و تاوەکو ئێستا لە تۆماری دەنگدەران مردوو بەو ڕێژەیە نەسڕابێتەوە. هەروەها ئەو هاوڵاتیانەی کەوا خەڵکی هەرێمی کوردستان نین تاوەکو ئێستا جنسیان هەیە و دەتوانن لەم سنوورەکەوا وەکو باس ئەکرێتن ڕێژەیەکی زۆر بەرز بێتن، هاوڵاتیانێکی زۆر لە سنووری سۆران لەلایەن دەسەڵاتەوە جنسی عراقیان بۆ دروستکراوەوە ئەتوانن لێرە دەنگ بدەن.